سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جاد و بازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جاد و بازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. ماکوان دەڵێ وردە وردە ڕۆشتم بۆ لای پردەکەی ماڵی خۆمان. زۆر بێزار ببووم لەو ڕەوشەی کە تێیدا بووم. وەسە سیلم بینی کە دانیشتبوو لە ژێر پردەکە و چاوەڕێی منی دەکرد کە گەیشتمە لای نەسەڵاوم لی کرد و نە هیچ شتێک وەک ئەوەی هەر نەمبینی بێ، تا گەیشتمە لای زەردەخەنە لەسەر لێوی بوو کە جێم هێژ هیچ قسەی نەکرد. کاتێک پردەکەم بەجێ هێژ لە ناکاو لە پێشمەوە پەیدا بوو. سەسیل: شێخ ماکوان تۆ باشیت؟ بۆچی قسەمان لەگەڵ ناکەی؟ ماکوان: ئەی پیاوچاک، نازانم پیاوی یان ئافرەتی یاخود جنۆکەی، هەرچیەکیت بۆ سەلام ناکەی، ئایا ئەگەر بڵێ سەلام و عەلەیکوم ڵاڵ ئەبیت؟ سەسیل: شێخ ماکوان، ئەوە سەلامی سەر زەوی ئێوەیە، سەلامی ئاسمانی ئێمە شێوەیەکی ترە، بۆیە منش بەو جۆرە نەمکرد. ماکوان: ڕاز ناکەی، ئەوە سەلامی ئیسلام و خوای متەعالە و سەلامی ئەهلی بەهەشتە، تۆ درۆ دەکەیت و شەیتانی. عەلی یەمەنی فێری کردم ئەگەر بڵێم بسم الله الذي لا إله إلا هو، زنۆکە و شەیتانەکان کوێر دەبن و ناتبینن. هەرچەندە ئەم دوعایە بۆ کاتی لە بەرکردنی جل و بەرگە بۆ ئەوەی شەیتان و جنۆکەکان لە ئاستدا کوێر بن و نەتبینن. فەرموودەکەش سەحیحە. تاقیم کردەوە بە دەنگی بەرز وتم بسم الله الذي لا إله إلا هو. هەر ئەوەندەی کەوام وت سەسیل لە پێش چاوم دیار نەما. پاشان سوپاسی خودام کرد و دیسانەوە ئایەت الکورسی و مەعوذەتەین و سوورەتی ئیخلاسم خوێن و بەرەو ماڵەوە ڕۆیشتم. بەڵام هێشتا شەیتانی مرۆڤ ماوە. هەروها عەلی یەمەنی لە کتێبەکەی وەحید عەبدسەلام بالی ئەوەی نیشاندام کە هەر دەرگا و پەنجەرەیەک کە ناوی خوداد لێی هێنا هیچ جنۆکە و شەیتانێک ناتوانێ بیکاتەوە. بۆیە کاتێک هاتمەوە دەرگام کردەوە وتم بسم الله و دواتر دامخست. بە هەمان شێوە بۆ پەنجەرەکانی ژوام کرد. بۆ ئێواری یەکشەمە شاهین بە تەلەفۆن پەیوەندی پێمەوە کرد و وتی کاک ماکوان، ئەتوانین یەکتری ببینین؟ منیش تەلەفۆنەکەم داخستە و خێرا پەیوەندیم بە عەلی یەمەنیەوە کرد و پێم وت عەلی دەی لەگەڵمدا بۆ لای کەسێک کە لەلایەنی سەسیلەوە هاتووە. عەلی ژووتی کاتم نییە و سەرقاڵم بە کارێکی تایبەتەوە و لە ماڵیش نیم و لە شارەکەی خۆشمان نیم. ماکوان: کاتێک عەلی وایود هیچ هیوایەکم نەما و دیسانەوە شاهینیش پەیوەندی پێم کردەوە. شاهین: کاک ماکوان، ئەتوانین بۆنی و کاژمێر یەک ببینین چونکە بەیانی دەگەڕێمەوە بۆ لەندەن. ماکوان: کاک شاهین، بڕوا بکە زۆر سەرقاڵم و ناتوانم، بۆیە ببوورە سەرقاڵی ماڵ و مناڵم. شاهین: ماکوان، تەنها نیو کاژمێر دەتوانم بتبینم، تەنها نیو کاژمێر و هیچی تر. ماکوان: شاهین، بۆ ماکوان لە تۆ بۆەوە بانگم دەکەی؟ ئەمە ئەدەب و ڕێزەکەتە؟ ئەو تۆ خەڵکی کوێ؟ بۆچی ناڵی کاک ماکوان؟ شاهین: ببوورە کاک ماکوان، تەنها لەبەر خۆشەویستی بە ماکوان بانگم کردی. من خەڵکی کەرکووکم و توورکمانم و لە شیعەکانی گەڕەکی تسعینم. ماکوان: بە هەر حاڵ خەڵکی هەر کوێیەک بیت بزانم دەرفەتێک نادۆزمەوە، دوای تەلەفۆنت بۆ دەکەمەوە. شاهین: لە خزمەتتاندام کاک ماکوان گیان، تۆ برا گەورەمانی و چاومانیت. ماکوان: باشە کاک شاهین، ئاگادارت ئەکەمەوە پاش کەمێکی تر. دەمویست من جێگەیەک هەڵبژێرم نەک ئەو.
تەلەفۆنم بۆ کوڕێکی هاوڕێم کرد و داوای هاوکاریم لێ کرد. ئەویش ئامادەی خۆی نیشاندا. کامێرایەکم داپێ و بردم بۆ وێزگەیەک لە نزیک شەمەندەفەری شار. لەوێ قاوەخانەیەکی لێبوو کە ڕۆژانی یەکشەممە دەکرایەوە. بە خاوەنی قاوەخانەکەم وت ئەو مێز و کورسیە بۆ من و میوانێکمە، بۆیە کەس لەو جێگەیە دانەنیشێ. بە هاوڕێکەشم وت تۆ تەنها گوێ دەگری و بە کامێراکەش وێنەمان دەگری و بە ڤیدۆش ئەوەندەی توانیت بیگرە. هاوڕێکەم وتی باشە و منیش دەرچووم بۆ نەو بازاڕ و لە ڕێگا تەلەفۆنم کرد بۆ شاهین. ماکوان: کاک شاهین لەکوێی دێم بە شوێنتدا؟ شاهین: کاک ماکوان جەنابت دەزانی لەکوێم، لەو هۆتێلەم کە دوێنێ بە دوامەوە بووی لەگەڵ هاوڕێکەت. ماکوان: ئەوە باسی چی دەکەی؟ بۆ تۆ چیت هەتا بە دواتەوە بێم؟ لەکوێیت با بێم بۆلات؟ شاهینش وتی وەرە بۆ هۆتێل کلاسیک لە نزیک سنتەری شارە. ماکوان: نەمزانی چۆن زانیوێتی، بەڵام دڵنیا بووم لەوەی کە جنۆکە و شت پێیان وتووە. بە هەر حاڵ چوم هەڵم گرت و چوین بۆ ئەو جێگایی کە دەستنیشانم کردبوو. کاتێکیش گەیشتنە شوێنەکە، شاهین یەکسەر چوو تەوقەی لەگەڵ هاوڕێکەم کرد و پێیوت برادەر، ماکوان دەڵێ کارەکەمان تەواو بووە و با بڕوە. هاوڕێکەشم یەکسەر تەماشای منی کرد ووتی باشە برا من دەڕۆم. ماکوانیش دەڵێ من زۆر ئێحراز بووم، زانیم جنۆکەکان ئاگایان لە ئێمە بووە و هەواڵەکەشیان داوەتە شاهین. بە هاوڕێکەم وت پەلەمەکە ئێستا دەتگەێنم. وتی نا پێویست ناکە خۆم دەڕۆم و دواتر قسە دەکەینەوە. بە هەر حاڵ هاوڕێکەم ڕۆشت. شاهینش وتی کاک ماکوان حەز ناکەی ئاوا هەموو شتێک بزانی وەکو من؟ ماکوانش وتی نەوەڵا، ئەو شتانە ئەوەندە گرنگ نین بۆم، دەزانم ئەوە جنۆکەن کە هاوکاریت دەکەن، ئەوان تۆیان موسەخەر کردووە و تۆش دنیا و قیامەتت لە دەست داوە. شاهین: براکە منیش وەکو تۆ موسڵمانم، بەڵام ئەوانە هاوکاریم دەکەن و هەرچیم بوێ بۆم دەکەن بە هەمان شێوە منیش بۆیان دەکەم. ماکوان: ئاساییە. قسەکەم تەواو نەکرد سەسیل لە دەرگای قاوەخانەکە خۆی کرد بە ژووردا و هات بە پێکەنینەوە دانیشت. سەسیل وتی ئەسەلام عەلەیکوم. ماکوانیش وتی من هەر وەڵامم نەدایەوە، تەنها وتم ئەهلەن وەسەهلەن. شاهینش لە جێگای خۆی نەجوڵا، تەنها وتی سەیدی بەخێر بێ. ڕوون کردە شاهین و وتم بەردەوام بە. شاهین: کاک ماکوان ئێمە هەڵمان بژاردووی بۆ ئەوەی لە ناوماندا ببیتە شێخ و خاوەن کەڕامات، دەتکەینە گەوری خۆمان و چیت بوێ بۆت دەکەین. ماکوان: من هیچ زەبارەی کەڕامات و ئەوەی باسی دەکەن نازانم، پێم بڵێن بەسی دەمکەنە گەوری خۆتان. شاهین: فێرت دەکەین بەڕێز ماکوان. ماکوانیش وتی ئادی چۆن فێرم دەکەی؟ شاهین: چەند مانگێکت بەسە بۆ فێربوون و ناهێڵن پێویستت بە هیچ هەبێت. ماکوان: دەبێت چی بکەم بۆ ئەوەی ببمە شێخ؟ سەسیلش وتی من پێت دەڵێم. ماکوانش پێی وت بۆت نییە هیچ قسەیەک بکەی، من لەگەڵ مرۆڤ قسە دەکەم نەک تۆ. سەسیلش وتی باشە تووڕەمە بە، با شاهین قسە بکاتەوە. شاهین: باشە کاک ماکوان من قسە دەکەم، سەرەتا پێویستە خۆت پێشکەش بە ئێمە و پیاو چاکان بکەی، دواتر لە نێوان خۆماندا پەیمان نامەیەک دەبەستین و هەمومان ئیمزای دەکەین. پاشان جەنابەت چل شەو دەسیتە خەڵوەتەوە لە جێگایەک کە ئێمە بۆتی دیاری دەکەین، لەوێش قورئان دەکەی بە دوو کەرتەوە لە ناوەڕاستەوە، واتا لە سوورەتی کەهفەوە. بەشەکەی لای ڕاستی سوورەتی کەهف دەکەی بە نەعل و لە پێی دەکەی، بەشەکەی تریش پڕپڕ دەکەی. ئەو چل ڕۆژان نەخۆت دەشۆیت و نەغوسڵ دەردەکەیت و نەخۆت پاک دەکەیتەوە. ئەگەر پیسایت کرد دەبێ بەلاپەڕەکانی قورئان خۆت پاک بکەیتەوە، ئەویش بۆ پیرۆزی تۆیە، بۆ ئەوەی بە قورئان پاک و پیست پیرۆز بکەیت، لاشت بە قورئان پاک بکرێتەوە تا پیرۆز بیت. ماکوان: چی تریش؟ ماکوان دەڵێ خەریک بوو دەتەقیم لە تووڕەیدا، خەریک بوو هەرسی لە قاوەخانەکەدایە لە بان سەریان بیشکێنم، بەڵام ئارامم گرت تاوەکو بزانم چیتر دەڵێ. شاهین وتی دوای ئەوەش بۆ ماوەیە گۆشتی مردارەوە بوو دەخۆی، لە گۆشتی سەگ و پشیلە و بەراز و پیسای خۆت و پیسای خەڵکی تریش، و ڕیخی ئاژەڵیش دەخۆی، ئەویش بۆ بەهێزکردنی تۆیە. ئەمە وەک وەرزشێکە، جاران هێزی مغاویری دەیان کرد. ماکوان: چی تریش؟ شاهین: ئەگەر ویست پلت بەرز ببێتەوە دەتوانی گۆشتی مرۆڤیش بخۆیت و لە منداڵەوات بەس پێ بکەیت. ماکوانیش وتی جا ئەم گۆشتە نەرم و ناسکە لەکوێ هەیە؟ شاهینش وتی خۆمان بۆت پەیدا دەکەین، پاشان دوو کتێبی گرنگ هەیە بە ناوی مەندەل و جەفرش. ماکوان: ئەی دوای ئەوەی کە ئەوانم کرد دەبێت چی بکەم؟ شاهین: ئەبیت بە شێخ و موریدت دەبێ کە لە بەرچاویاندا چەقۆ لە خۆت دەدەی، یان فیشک بە خۆتەوە دەنێ یان شیش دەکەی بە خۆتدا،
لەو حاڵەتەدا تۆ کەراماتت دەبێت و هیچ لێ نایە. ماکوان ئەی ئەگەر شتم لێ هات گرنتی ئێوە چییە؟ شاهینیش وتی تەماشای من بکە. لە ناکایەکدا چەقۆیەکی دەرهێنا لە گیرفانیدا کە بە قەدەر نیو خەنجەر دەبوو. 3000 لە پێش چاوی من چەقۆکەی لە خۆی دا و هیچی لێ نەهات. دەسوە ناو لاشی وەک ئیسفەنج و دەهاتە دەرەوە. ماکوان کاکەوە باسی چی دەکەی تۆ؟ ئەوە نە کەراماتە و نە هیچ شتێک، بەڵکو ئەوە سیحر و جادووی شەیتانە. شاهین نا کاک ماکوان ئەوە کەراماتە، سیحرش دوو شێوەی هەیە، چاک و خراپی هەیە. لە خۆیەوە بە زمانی جڵفەی عێراقی قسەی دەکرد و دەیوت ئەمە قورئانە، بەڵام من دەمزانی کە درۆ دەکا. ماکوان بە هەر حاڵ کاکە ئەوەی تۆ باسی دەکەی بە من ناکرێ، تۆ بازارێ ئەم شەیتانی تەنیشم ڕاو بنێم ئەو کات قسە لەگەڵ دەکەمەوە. ماکوان دەڵێ دیسانەوە دەستم کرد بە خوێندنی ئایەت الکورسی و مەعووذەتین و سوورەتی ئیخلاص. دواتر چەند جارێک وتم بسم الله الذي لا إله إلا هو. اینجا چەند جارێکش وتم لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير. ماکوان دەڵێ کاتێک ئەم ویردانم خوێن ئەوەندەم زانی سەسیل لە تەنیشمانەوە دیار نەما و ڕای کرد. بە شاهینشم وت کاکی من هەتا زۆر لە پێرساوم ون بە، بڕۆ تا تووشی کێشەیەک نەبوومە لەگەڵتدا، چونکە یان من ئەتکوژم و ئەسمە زیندان یان تۆ ئەم کوژیت و دەچیتە زیندان، دەی بگەڕێەوە بۆ مەملەکەتەکەی خۆت بۆ لەندەن. ماکوان دەڵێ من ئاگام لە خۆم نەبوو، بە دەنگی بەرز قسەم دەکرد. خاوەنی قاوەخانەکەش چەقۆکەی بەدەست شاهینەوە بینی بوو، بۆیە وای هەست کردبوو کێشەیەک هەیە، بۆیە پەیوەندی بە پۆلیسەوە کردبوو. ئەوە نەمزانی پۆلیس خۆی کرد بە ژوورا و هاتنە لای من و وتیان بێ زەحمەت نازنامەکەتمان بدەرێ. منیشدام پیان و بەنەرویزی قسەم لەگەڵ کردن. پۆلیس ئەم کەسە کیە لە تەنیشتت؟ ماکوان نایناسم، دەڵێ لە لەندەنەوە هاتووم و بە دوای کارێکەوەیە، پرسیار لە من دەکا چونکە هەردووکمان خەڵکی عێراقین، بۆیە قسە و باسمان کردووە لەو بارەیەوە. پۆلیس هیچ کێشەیەکن نییە لەگەڵیدا؟ ماکوانیش وتی نەخێر. پاشان ڕووی کردە شاهین و وتی بێ زەحمەت پاسەپۆرتەکەتمان بەرێ. شاهین من پاسپۆرتم پێ نییە و ماکوانش قاچاقچی منە، ئەو منی هێناوە بۆ نەرویج و داوای پارەم لێ دەکا. ماکوانیش وتی لە دوای ئەوەی شاهین منی کردە قاچاقچی لە بەردەم پۆلیسەکاندا، پۆلیس منیان بر بۆ فەرمانگەی پۆلیسی ئەو شارە، دواتر ناوی پارێزەرەکەمیان وەرگرت و 2 کاتژمێر کردمیانە زیندانەوە و پاشان بانگ کرام لەلایەن پارێزەرەکەمەوە. پۆلیس وتی ماکوان تۆ ئێستا ئازاد کرای، بەڵام ماکوان دەڵێ کاتێک لە زینداندا بووم بیرم لەوە دەکردەوە کە بەلایانی کەمەوە هەفتەیەک بند دەکرێم، بەڵام ئەویش فەزلی خوددا بوو کە ئازاد کرام. خۆمدا نابوو دنیای قسە بکەم و بەڵگە بخەمە ڕوو کە من بە هیچ شێوەیەک پەیوەندیم بەوەوە نییە، خەریکی گەڕان بووم بۆ بەڵگە و قسە، بەڵام خودای گەورە ئەوەنە ئاسانی کرد کە هەر هێندەی قاوە خواردنەوەیەکی پێچوو. پارێزەرەکەم ئەو کەسە ناوی زوادە و لە وڵاتی ڕۆمانیاوە هاتووە بۆ نەرویز وە درۆژ دەکا، لە بەریتانیاوە نەهاتووە، لە فڕۆکەخانەوە چاویان لەسەری بووە، بۆیە ئێستا زیندانیان کردووە و دوای چەند ڕۆژێک دەینێرینەوە بۆ ڕۆمانیا. ماکوان باشە ناتوان بیبینم تۆزێک داخی دڵی خۆمی پێبڕێژم؟ پارێزەرەکەم باش نییە بیبینی، ئەحمالی بکە و لی گەڕێ. کاتێک هاتمەوە بۆ ماڵەوە وتم سوپاس بۆ خوددا لەم کابرایە ڕزگارم بوو، لە هێستری چەموش دەچوو. دواتر ماکوان دەڵێ سەری ساڵ بوو، لە کار گەڕامەوە و داوام لێکرا بوو ئەو ڕۆژە کار بکەم، چونکە ئەوروپیەکان حەز دەکەن لەو ڕۆژەدا مۆڵەت وەربگرن، بۆیە منش وەک ڕۆژێکی ئاسایی بوو لەلام، بۆیە وتم کار دەکەم و پارەکەی ئەو ڕۆژەش 2 بەرامبەری وەک ڕۆژانی ئاسایی بوو بۆ من. پێشتر خێزان و کچەکەمم بردبوو بۆ ماڵی باوکی و کەس نەبوو لە ماڵەوە، وتم کەس نییە لە ماڵەوە، ئەم شەو گوێ لە شێخی شەعراوی دەگرم بۆ تەفسیری قورئان و خۆم سەرقاڵ ناکەم بە دروستکردنی خواردنەوە، چونکە ڕستەی شەعراوی زانستی لێ دەچۆڕێت. نزیکەی کاتژمێرێک لە دەرەوە گەڕام و لە بازاڕ نانم خوارد و چاوەڕێی چایەک بووم کە بۆم بهێنن، بەڵام لەو کاتەدا ئافرەتێک هاتەلام، وتی بێ زەحمەت جەنابەت کاک ماکوانی؟ ماکوانی ژووتی بەڵێ منم، بەڵام کاتێک تەماشای ئافرەتەکەم کرد خەریک بوو ڵاڵ بم، باش بوو نەمود ماکوان کیە من نایناسم. دەستی هێنا تەوقە بکا لەگەڵم، منیش وتم دەستنوێژم هەیە ببوورە، دنیا ساردە و ناتوانم دەستنوێژ بگیرمەوە، فەرموو ئەمر کە بزانم چیت دەوێ. بەڵام جوانیەکەی سەرسامی کردم، وا هەستم دەکرد لە تابلۆکانی لیۆناردۆ داڤینچیدا بینیومە، هەستم دەکرد کە ئەو پەری دەریایە کە باسی دەکەن، کە دانیش لە خۆشیدا خەریب و بڵێم نانم نەخواردووە، با پێکەوە نان بخۆین.
بەڵام نەمتوانی نانی تر بخۆم. چاو جوان و باڵا جوان بوو، زل و بەرگ و هەموو شتێکی جوان بوو. بەڵام لەو ساتانەدا بیرم کەوتەوە کە من موسڵمانم و پابندم بە دینی خودداوە و لە ناو خەڵکیشدا ناسراوم. ئەی کوا ڕەوشی ئیسلامیم. سوپاس بۆ خوددا هاتمەوە سەرخۆم و لە دڵی خۆمدا وتم ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. ئینجا هاتمەوە سەرخۆم و وتم فەرموو لە خزمەتتاندام خوشکی خۆم، ئەمر کە بزانم چیت دەوێ. بەڕێستان ناوی منتان زانی؟ ئەی ناوی جەنابتان چییە؟ ئافرەتەکە: کاک ماکوان، من ناوم ئازیزە. ماکوان: فەرموو ئازیزی بەڕێز چیت دەوێ؟ ئازیز: کاک ماکوان، من گۆرانی بێژم و زۆر حەزم دەکرد جەنابتان بناسم. لە ڕێگەی فەیسبوک و سایتەکانتەوە هەندێک هۆنراوی بەڕێستانم لایە و ویستومە بیکەمە گۆرانی ئەگەر ئیجازەم بدەیت. ماکوان: منیش وەک موجامەلەیەک گوتم بەڕاستیانی من هونەرمەندم، بە شاعیرشم دەزانیت. ئەوە چ شعرێکە کە جەنابەت ئاوا سەرسامی بووی تا بیکەیتە گۆرانی؟ ئازیزیش وتی: کاک ماکوان، بڕواب کە ئەوەندە جوانە و ئەوەندەم هۆنراوەکەت خوێندۆتەوە لە بەرم کردووە. ماکوان: بەڕاست من هیچ شعرێکی خۆمەمم لەبەر نییە، تەنها شعری هەڵەبجە نەبێ، ئەوەش لەبەر ئەوەی بەخۆشی خەڵکی هەڵەبجە و کیمیا باران نووسیومە بۆیە لەبەرم کردووە. دەنا هیچ شعرێکی خۆمەمم لەبەر نییە، ئادەی بزانم کام هۆنراوی منە. دوای ئەوەی ئازیز ناوی هۆنراوەکەی وە دەستی کرد بە خوێندنەوەی، بەڵام بە چ شێوەیەک ئەوەندەی تر هۆنراوەکەی جوان کرد. ماکوان: ڕاستەکە ئەوە شعری منە و لە ساڵی 2003 لە دیمەشق دانیشتە بووم لە جێگەیەک بە تەسجیلدایاننا بە دەنگی نزار قەبانی. شعری ئەو بوو. منیش شعرەکەم لا جوان بوو، بۆ یەک دوو جاری تر بە خاوەن دوکانەکەم وت هەڵی کەرەوە باگوێم لێبێ. ساڵی 2009 منیش لە مێشکمدا دام ڕشتەوە، بەڵام بە تام و بۆنی خۆم. ئازیز: زۆرێکی تر لە هۆنراوەکانتم لەبەرە، وەک سروە و گوارەی شعر و تا دوایی. ماکوان: ئازیزی بەڕێز تۆ بە سەلیقەتری وەک لە من، بە هەر حاڵ لە خزمەتتدایە و بڕۆبی کە گۆرانی. بەڵام لێرە شتێک هەیە بیزانە، لەوانەیە تۆ باش بزانی من کەسێکی ئیسلامی و پابندم بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. جەنابیشت سیمای دینداریت پێوە دیار نییە، ئایا هەز ناکەی لەسەر من و جەنابیشت بکەوێ؟ ئازیزش وتی: کاک ماکوان، من موسڵمانم و ئیسلامیشم خۆش دەوێ. ماکوانش وتی: نامەبەستم ئەوە نییە، بەڵکو مەبەستم ئەوەیە سیمای پابندبوونی ئیسلامیت پێوە دیار نییە، بۆ نمونە وەک حیجاب و بابەتەکانی تر. دەنا شکور بۆ خوددا موسڵمانی، ئەی شکور نوێژ دەکەی یاخود نا؟ ئازیز: ئەی چۆن هەموو نوێژەکانم دەکەمەوە، هەموو ڕەمەزانێکش بە ڕۆژوو دەبم. ماکوان: باشە ئازیزی بەڕێز، بڕۆ بۆ خۆت بیکە گۆرانی، بەڵام ناوی منی لەسەر مەنووسە. ئازیزیش وتی: بۆ کاک ماکوان با ناوی تۆش بنووسین لە تایتڵەکەیدا. ماکوانیش وتی: مەنووسە ماکوان کەریم، بەڵکو لە جیاتی ئەوە بنووسە MAX. ئازیزش وتی: دەزانم زیاتر ئەو ناوت بەکارهێناوە بۆ شعرەکانت، بەڵام نەمزانیوە واتای چییە. ماکوانش پێیوت: ئەوە کورتکراوەی ناوی خۆم و باوکم و باپیرمە. ئازیزش وتی: زۆر جوانە. ماکوانش ئەڵێ کە من لە دڵی خۆمدا وتم دانیشتەکەمان خۆشە و ئەگەر ژن و پیاوێکدا بنیشن و نامەحرەم بن، بە دڵنیاییەوە سێمینیان شەیتانە. منیش لەگەڵ شەیتانەکاندا ڕەفیقم زۆرە، با لێرە هەڵسم بڕۆم باشترە. ماکوان: ئازیز، ئەگەر ئیجازەی من بدەیت دەبێ بڕۆم، لەبەر ئەوەی ماندووم و لە کار گەڕاومەتەوە، شعرەکەشت پێشکەش بێ. ئازیزش وتی: نا کاک ماکوان، کسێکی پوریشم هەیە زۆر معجیبی شعرەکانی تۆیە. کەوتم کاک ماکوانم بینیەوە، وتی ئێستا دێم بۆ لاتان، کەمێک ساوەڕی بکە ئێستا دێتە ئێرە، من ئەو خوشکەم لەگەڵدایە. ئایا ڕێگەم پێدەدەی لەگەڵ هاوسەرەکەی بیهێنمە لاماندا بنیشن؟ ماکوانش وتی: بەڵێ بەڵێ، بە خۆشحاڵیەوە با بفەرمون. کەچی سێرم کرد لە پەنایەکدا دانیشت بوون و منیش نەمبینی بوون. کاتێک هاتن خوشکەکەی لە خۆی جوانتر بوو، هاوسەرەکەشی هات و تەعاروفمان کرد کە ناوی بەختیار بوو. منیش بۆ موجامەلە وتم ئێوە لە عەشرەتی جوانەکانن؟ ماشا ئەڵڵا تەبارەکەڵڵا، خوای گەورە جێدەستی خۆی هەمیشە دیاری دەکا بەسەر مرۆڤەکانەوە. باسی ئەوە کرا خەڵکی کوێت و لەکوێ دەژی و ئەی ئێوە لە خوێندن سیتان تەواو کردووە. بەم شێوەیە هەندێک قسەی ئاساییمان کرد. لەپڕ یەکێک لە کارمەندەکانی ڕێستۆرانتەکە هاتە لامووتی: کاک ماکوان ئۆتۆمبیلەکەتیان قوپاندەوە، فریاکەوە یەکێک سیارەکەتی هەلا کرد. منیش ئیزنم وەرگر لەو بەڕێزانە و بە پەلە هاتمە دەرەوە بۆ لای ئۆتۆمبیلەکەم. بینیم ئۆتۆمبیلەکەی من و ئۆتۆمبیلە جوانەکەی خۆشی وێران کردووە. چوومە پێشەوە بۆ لای ئەو کەسی کە خاوەنی ئۆتۆمبیلەکەی تر بوو، بۆ ئەوەی بزانم هەڵەی کێمان بووە، بۆ ئەوەی بە بیمەکانمان بڵێن ئۆتۆمبیلەکان چاک بکەنەوە.
وتم بزانم کێ کەسومە پێشەوە بینیم کچێک دانیشتووە و ئەگری ئەوەندە جوان بوو هەر دڵۆپێکی فرمێسکی ئۆتۆمبیلەکەی منی ئەهێنا بەو گریانە بە خەفەتباری و دەم و چاو تەماویەوە خەریک بوو بڵێم بابە بۆچی دەگری من ئۆتۆمبیلەکەی تۆش و خۆشم چاک دەکەمەوە نزیک بوومەوە لێی و بە نەرویزی پێم وت ئازارت پێ نەگەیشتووە پێویستەکە بتگێنمە نەخۆشخانە یاخود نا کچەکەش وتی ئاساییم کاک ماکوان بەڵام ئەو ئۆتۆمبیلی لێم داوە نازانم هی کێیە ماکوانێژ وتی من خاوەنیم بەڵام فیدات بێ کچەکەش وتی من کچی پوری ئازیزم کاتێک لەم قسانەدا بووین خزمەکانی کە لە ڕێستۆرانتەکەدا یەکتریمان ناسی ئەوانش داتنە دەرەوە وتیان هێرۆ ئەوە چی بووە هێرۆژ وتی لە سیارەکەی کاک ماکوانم داوە بەختیاری هاوسەری خوشکی ئازیزیش وتی کاک ماکوان با بڕۆین دانیشین من ئۆتۆمبیلەکە دەبەم چاکی دەکەم چونکە ئەو ئۆتۆمبیلە بە ناوی منەوەیە و منیش سوپەر بیمەم هەیە ئێستا تەلەفۆن بۆ بیمەکان دەکەین و چاکی دەکەینەوە ناوی بیمەکەی منی وەرگرت و خۆی کارەکانی ڕێخست دواتر هەمومان پێکەوە دانیشتینەوە ماکوان دەڵێ دەی هێرۆ خان خۆشحاڵم بەناسینتان هێرۆ کاک ماکوان زۆر ببوورە نەدەبوو ئەوە ڕوو بدە ماکوان ئاساییە خوشکی من ئەوە قەدەری خودای پەروەرگارە لەو کاتەدا خێزانم تەلەفۆنی بۆ کردم وتی ماکوان نانت خواردووە یاخود نا هەر هەواڵێکی پرسیم چونکە خێزانم دەزانێت کە نازانم خواردن بۆ خۆم دروست بکەم بۆی هەواڵی پرسیم تاوەکو بزانێ خواردنم خواردووە یاخود نا منیش وتم خەریکی نان خواردنم لێرەدا بینەرانی خۆشەویست تێبینێک دەخینە ڕوو بۆ ئێوەی خۆشەویست سیستەمی بیمە و دابینکردن لە ئەوروپا وەک سیستەمی کوردستان نییە لە ئەوروپا ئەگەر هەر ڕووداوێکی هاتووسۆ ڕوو بدا کۆمپانیای بیمەکان چاکی دەکەنەوە چونکە مانگانە هەمووان بەشدارن لە کۆمپانیای بیمەدا بە هەر حاڵ دەسینەوە سەر تەواوکەری ڕووداوەکان خێزانەکەی ماکوان کەریم وتی نای بۆ ماڵی باوکم ماکوانیش وتی بڕوان ناکەم بتوانم بێم ئەوانش کە زانیان خێزانم لە ماڵ نییە ڕاستە خۆ ئازیز وتی کاک ماکوان با بڕوین بۆ ماڵی ئێمە دایکم چاوەڕێمان دەکات و لەوێژ ئیسراحەت دەکەین خۆ خێزانی شت لە ماڵ نییە هێرۆژ وتی ڕاست دەکا کاک ماکوان منیش دێم بەختیارش وتی زۆر باشە دەبێ هەر بچینە ئەو شارەی ئێمە تا ئۆتۆمبیلەکان چاک دەکەنەوە و منیش ئۆتۆمبیلێک بە قرز بۆ تۆ وەردەگرم ماکوانیش وتی بەڕێزا من ناتوانم بێم لەبەر ئەوەی ئیلتیزاماتم هەیە بەختیاریش وتی کاک ماکوان هەر دەبێ بێ چونکە دەبێ خۆت ئۆتۆمبیلەکە بهێنیتەوە کاتێک لەم قسانەدا بووین دوو ئۆتۆمبیلی گەوریان نردو هەردوو ئۆتۆمبیلەکەی ئێمەیان بر ئیتر منیش ناسار بووم بڕۆم چونکە پێویستم بە ئۆتۆمبیلێکی تر هەبوو بۆ ئیش و کاری ڕۆژانم تاوەکو ئەوەی خۆم چاک دەکرایەوە ماکوانیش وتی باشە دەرچوین بە ئۆتۆمبیلەکەی کاک بەختیار بەڵام شتێکی زۆر شۆک هێنەرم بینی خێزانی کاک بەختیار چووە پێشەوە دانیشت ئێکەوا بێ دەبێ من لە دواوە بم و لە نێوان هێرە و ئازیزدا بنیشم یان یەکێک لە پەنامدا بێ کە ئەمەش لە ڕووی شەرعی و عەشایریش گونجاو نییە ماکوان کاک بەختیار کارم پێتە وەرە بێ زەحمەت ئەگەر لوتف بفەرمووی بە خێزانی بەڕێزت بڵێ بچێتە دواوە دابنیشێ بەختیاریش وتی ناکاک ماکوان تۆ تازە یەکێکی لە ئێمە و ئەو شتانەش ئاساییە بەڵام کێشە نییە ئێستا پێی دەڵێم ماکوان خەریک بوو بڵێم بابە من هەمووی کاتژمێرێکە ئێوە دەناسم واتە چی یەکێکم لە ئێوە بەڵام وتم بەڕێز ئێوە هەمووتان خوشک و برای منن باش بوو خێزانەکەی بەختیار دابەزی و لە ناو ژنان دانەنیشتم و چوومە ناو پیاوان نیو کاتژمێر بەڕێوە بووین تاوەکو گەیشتە شارێکی بچووک و لە بەردەم ڤێلایەک وەستاین پاشان چووینە ژوورەوە لەو کاتەدا سەگێکی ڕەش خۆی هەڵدا بۆ باوەشم ئازیز وتی کاک ماکوان ئەوە سەگی منە و ناوی بیتایە ماکوانیش وتی من زۆر حەزم لە سەر و چاوی سەگ نییە لەبەر ئەوەی نوێژ دەکەم بۆیە نامەوێت دەمی بەرم بکەوێ لەم قسانەدا بووین حەسقیل خۆی کرد بە ژوورەکەدا ئازیزش وتی باوکە باوەشی پێدا کرد ماکوانیش لەم ڕووداوە ترسە لێرەش چیرۆکەکە ڕادەگرین هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری چیرۆکەکە بڵاو بکەینەوە بەم جۆرەش گەیشتنە کۆتای ڤیدیۆکەی ئەمڕۆمان ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.